ڕێژە خام بەڵێ. پرسیارێکی تر وەکو خانمێک چیت بوو ئەو خانمانەی تر هەیە کە بۆ نمونە حەزەکەن پرۆژەیەکی خۆیان هەبێ چ لە ڕووی گەشت ئەو گروپێکی وەکو جەنابەت بێت چ بۆ مەسەرێکی کابرا یان چ کوڕ بێت چ کرد بەس بە تایبەت مەبەستم ئافرەتە سوێرێکی ئەمە دروستەکە مەسەلەن ئیشی ئۆنلاینەکە وەکو خانمێک ئامۆژگاری چێ بۆ ئەو خانمانەی کە پلانیەکەیە کە ئیش بکەن حەزیان لێ لە ناخیانە حەزێکەیە کە ئیش بکەن ببنە خاوەن ئیش و کاری خۆیان بەڵام شەرمەکەن یاخود چواردە و ڕێیان پێنادا یاخود لە قسەی خەڵکە ترسن. هیوادارم هەر خانمێک بوێری بڕیاردانی هەبێ بوێری هاتنە دەرەوەی لە ماڵ هەبێ کارکردنی هەبێ. ئێستا خۆم جگە لەویشە چەندینیشی ترم کردووە و خوێنکارم بە خوێنم ینی گەر حەز بکەی هیچ شتێک نابێتە بەربەز لە بەردەم هیچ شتێکی ترە. من وە خانمە ئێستا گەر ئیشم نەبێ ئەسڵەن ناتوانم دانیشم یەک ڕۆژ لە ماڵەوە. هیوادارم ئەوانیش بێنە دەرەوە و خاوەنکاری خۆیان بن تا بێنە دەرەوە بێنە دەرەوە گەشت بکەن بێنە دەرەوە گەشت بکەن. تۆ تاکسە کورسە کردەوە چەند جارێک گەشتیاوە بەس ماشەڵڵی هەولێرم کردەوە بەڕێکانی. ئەی هەستی تۆ چەند گەشتە کردەوە؟ وەکو چۆن ئاخر گەشتی چی؟ بۆ نمونە بڵێن ناو کوردستان حسابکە بە مامۆستا جا پێشەوەی پێشتان بڵێ منیش خۆم ناساغم ڕێژەخانیش ناساغە بە هەمان شێوە ترانە دوینەوە زاکەم زۆر ئەوە نییە بەڵام هەروتمان پرۆگرام پێشکەشەکەین سەوارت بۆی کە چۆن گەشتم کردو وەڵا ئەوەی کون و قوشبنی ئەم کوردستانە بە من سرم پیا کردووە حەزم لێ زۆر حەزم لە گەشتوانەیە بە تایبەت دەزانی چۆن حەزم بۆ نییە مەسەلەن دایمە بڵێ بۆ نمونە سەیرانگەی فڵان سەیرانگەی فڵان وەڵا با بڕۆین شوێنی جیاواز پێشەوەی پێش کەمێک باسی شتێکت کردوت حەزم لەو وڵاتوینە من دایمە وتومە ینی دووسێ ڕەفیقشمی هەمان حەزی منیانەیەوانە کاکڕۆمانیش باماشەوە حەزی هەیە ئەو گەشتانەی کە حەزم لێیە ینی بۆ ئیلا بچم بۆ تورکیا بچم بۆ ئێران بچم بۆ لوبنان بچم بۆ دوبەی حەزم بەکوێ من حەزم لە پاکستانە لە ئەفغانستانە لە فلیپین ئەنیە ئەو مالیزیا ئەو حەزم بۆ شوێنانەیە ئەفریقا خۆشە زیاتر ببینی زۆر شوێنەیە مەسەلەن زۆر شوێنی هەژار نشین هەیە مەسەلەن من زۆر جار سێرچی یوتیوبەکەم وانە سێرەکەم ئەڵێمە شەقامێک مەسەلەن لە فلیپین سێرێکی ئەوە زۆر هەمووی دانیشتن لەسەر ئەو جادەیە شتا فرۆشتنەوەوانە خۆی بێتە سەر خۆی ئەوە گەشتە کە تۆ گەشتەکەی بەس تۆ لێرە هەمان شێوازی ژیانە ژیت ئەچیتە لەوێ ئەوان لە تۆ باشترە ژین ئەیتر لە مادی بێت لە ڕووی کەشوهاوا بێت لە ئەچمە شوێنێکی جیاواز مەسەلەن ئێستا من برادێک هەبوو کاتی خۆی سەفەرێکی کردو بۆ بەخوا وڵاتێکی زۆر عالی وەکو پاکستان و ئەفغانستان و ئەوانە بوو پێم وە چۆن ڕۆشتی وتی دامن لەوە فێرم وتی چێژی گەشت یعنی ئەوە ئیتر ئەلەوە شوێنی مێژووی باشتر ئەبینی چونکە ئێستا باسی تورکیاکەی بەخوا هەمووی لە ماڵی خۆی شارەزاترە باسی ئێرانەکەی بە هەمان شێوە ئەو بۆ ئەم لێات هاوکارم بە نیە با تۆزێ بۆرگەمی بێتەوە خۆشم ناتوانم قسە بکەم هەموو احتیمالێکم لەسەر تۆیە ئەمە احتیمالەکەی لەسەر منە خۆی دەمودانی تاو نییە منشان لەسەر منە